سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 24. سەفەری دکتۆر جعفەر بۆ ئوروپا. بەهاری ساڵی 1365 هەتاوی واتە 1986 زاینی کۆمەڵە بڕیاریدا سدیقی کەمانگەر، عومەری ئیلخانی زادە و دکتۆر جعفەر بچنە سوێد و لەوێ مافی پەنابەری وەرگرن. ئەو سەفەرەی دکتۆر ساڵێکی خایاند. لەو سەفەرەدا بوو کە بۆی دەرکەوت نەک هەر لە ناو خۆی وڵات بەڵکو لە دەرەوەی وڵاتیش ئەوانەی وا لە ناو حیزبی کۆمۆنیستی ئێران هەڵسوڕاون و جێی دڵگەرمین تەنیا و تەنیا هەر کۆمەڵەیەکان و بەس و باقیەکەیان نەڕێک و پێکن و نەفەعال. بە کورتی قسەی ئەوە بوو کە دەبێ کۆمەڵە بپارێزین و زیاتر هەوڵ بدەین بۆ باشتربوونی وەزعی تەشکیلاتی ئەوێ. دکتۆر جعفەر لە ماوەی ئەو یەک ساڵەدا کە لە سوێد ژیا بەهۆی قەرارەکانی تەشکیلات زۆر ئەملاو ئەولای پێدەکەن و تووشی گیرروگرفتی زۆر دەبێ. کارەکانی بە ئاسانی ناچێتە پێش. کەمتر خەمی لە دابینکردنی جێگا و شوێنی ژیان گرفتاریەکی زۆری بۆ دروست دەکا. خۆگەر وەک پەنابەرێکی ئاسایی دامەزرایە کارەکانی گەلێک باشتر دەچووە پێش. بەتایبەت لەو سەردەمەدا سوێد زۆر بە ئاسانی کوردی وەردەگرت. خۆی دەیگەڕاوە لەبەر ئەوەی ماڵی نەبووە چەند شەو لە ناو مێترۆ و قەتاری نێوشار داماوەتەوە. دەیکوت لەبەر ئەملاو ئەولاچوونم بۆ کارگەلی تەشکیلاتی نەمدەتوانی و نەدەکرا لە شوێنێک جێگیر بم و بمێنمەوە و ئەوە بووە هۆی ئەوەی کە ماڵم نەبێ و هاوڕێیانیش ئەوەیان باش دەزانی بەڵام هێندێکیان ئەوەیان لەبیر خۆیان دەبردەوە کە وەزعی من ئاوایە و پێش دەهات کە بە ئاسانی نەتوانم بچمە لایەن و بمێنمەوە. لەبەرەوە چەند جارێک ناچار بووم شەو لە ناو مترۆ بمێنمەوە. ئەو جۆرە ڕەفتارانە لەگەڵ کەسێکی وەک دکتۆر جعفەر یان هەر پێشمەرگەیەکی دیکە نیشاندەری ئەوەیە کە ڕێبەری حیزبی کۆمۆنیستی ئێران تا چ ڕادەیەک بەرامبەر بە ژیان و ئەمنیەتی کادر و پێشمەرگەی کۆمەڵە کەمتر خەم بوون. ئەوەش لە کاتێکدا بوو کە زۆربەی ئەندامانی ڕێبەرایەتی حیزبی کۆمۆنیستی ئێران لە دەرەوەی وڵات بە پارە و ئیمکاناتی کۆمەڵە دەژیان و تەنانەت بۆ نووسینی هەر نووسراوە وتارێک پارەیان لە کۆمەڵە وەردەگرت. لێرەدا باس لە ژیان و گوزەرانی پێشمەرگە ناکەم کە بۆ بەرەو پێشچوونی ئەرکەکانیان چەندە فیداکار و گیان لەسەر دەست بوون. لەلایەکی ترەوە ئەوەش دەردەکەوێت کە قبوڵکردنی ئەم جۆرە کردارانە ئەوە نیشان دەدا کە ئەندامانی کۆمەڵە تا چ ڕادەیەک خۆیان بەکەم زانیوە. ئەوانەی لە نزیکەوە دکتۆر جعفەر دەناسن دەزانن کە ئەو بەرامبەر بە شۆڕش و ئەرکەکانی زۆر خۆنەویست بوو لە ڕاستیدا هەر ئەوەش کاردانەوەی هەبوو لەسەر کارەساتی گیان لە دەستانی. هەمووان باش دەزانن کە دکتۆر جعفەر تەنیا بە لێهاتوویی و تێکۆشانی خۆی بوو کە ببووە ئەوەی کە هەبوو. لە ڕاستیدا ژیان و کاراکتەری ئەو وەک مرۆڤێکی پاک و باوەڕپێکراو وای کرد کە ببێتە جێمتمانەی ڕیزەکانی ناو کۆمەڵە و هەروەها وەک سیمایەکی خۆشەویست لە ناو بەشێکی زۆر لە خەڵکی منتەقەدا ناوبانگ دەربکە. بەهۆی ئەم فشارانەوە بوو کە نەخۆشی معدەی ئەو دیسان سەری هەڵداوە و پزیشکەکەی پێی دەڵێ کە دەبێ نەشتەرگەری بکرێت. دکتۆر قەرار بوو لە ئوروپا بمێنێتەوە و کاری حیزبی بەڕێوە بەرێت. هاوکات کۆمیتەی ناوەندی کۆمەڵە داوایان کردبوو کە دکتۆر جعفەر پێویستە بۆ بەڕێوەبەری کارەکان بگەڕێتەوە کوردستان. کوتیان بەجێی ئەوەی کەسێک وەک پەیک بنێرنەوە با دکتۆر ئەو کارە بکە. هەر کەسێکیش وەکو پەیک دەهاتەوە کوردستان تەشکیلات خۆی ئەرکی دابینکردنی بلیتی فڕۆکەی دەخستە ئەستۆ و ئەم جۆرە کارانەی جێبەجێ دەکرد. تەنانەت لەوەشدا بەرپرسی ماڵی حیزبی کۆمۆنیستی ئێران کەمتر خەمی دەکا. ئیتر دکتۆر جعفەر مەجبور دەبێ بچێتە ئیدارەی سوسیال و داوای یارمەتیان لێ بکە. بەم جۆرە ئەندامێکی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە بۆ گەڕانەوەی ئاوە دەکەوێتە چەرمەسەری.
کاتێک هاتەوە لێم پرسی پێی ناخۆش نەبوو کە داوایان لێکرد بگەڕێتەوە بۆ کوردستان؟ لە جوابدا کوتی نا، زۆر بە خۆشحاڵیەوە وەرم گرت. کوتی بەڕاستی دوای ئەو سەفەرەیە کە بەباشی بۆم دەرکەوت و خاترجەم بووم کە ئەوەی لە نێو حیزبی کۆمونیستی ئێراندا هەیە و نییە تەنیا و تەنیا هەر کۆمەڵەیە و بەس، بۆیە دەبێ وەک گلێنەی چاومان بیپارێزین. هاتنەوەی بەیان بۆ ئوردوگا. ماوەیەک دوای سەفەرەکەیان عومەری ئیلخانیزادە گەڕاوە بۆ کوردستان و بە منی ڕاگەیاند کە تەشکیلات بڕیاری داوە کە من و بەیان بەڕێ بکەن بۆ سوئێد، لەبەرەوە پێویستە کە زۆر بە پەلە بەیان بگەڕێتەوە بۆ ئوردوگا. من و براکانم هەوڵێکی زۆرماندا تاتوانیمان دایکم ئاگادار بکەین کە لە زووترین کاتدا بەیان بنێرێتەوە بۆ لامان. ئەوەندە بە پەلە خوازیاری هاتنەوەی بەیان بوون کە دایکم خۆی نەیتوانی بیهێنێت و بەیانی لەگەڵ محەممەدی شەریفی هەمە ڕەسوڵ دۆستی بنەماڵەیی و پیاوێکی جێی باوەڕ و متمانەی دایکم ناردەوە بۆ ئوردوگای مالومە، بەڵام لەبانە پاسدارەکان دەیانگرن. پرسیاریان لێ دەکەن ئێوە کێن؟ هەمە دەڵێ دایکیم منداڵە چووە بۆ پێشمەرگایەتی و من دەچم بیهێنمەوە. ناوی بەیان دەپرسن، هەمە ناوێرێ ناوی بەیان بەوان بڵێ و دەڵێ ناوی فاتمە. بەیان تێناگا مەسەلە چییە و بەقامکی ئەکسی خومینی نیشانی پاسدارەکان دەدا و دەڵێ ئەوە خومینیە. پاسدارەکان لەگەڵ بەیان کایە دەکەن و لێی دەپرسن فاتمە کوچولو چی میخوای؟ فاتمە چکۆلا چیت دەوێت؟ بەیان داوای بنێشت و کەباب دەکات، هەردووکی بۆ دەکڕن. دوای 2 ڕۆژ ئازادیان دەکەن و بەڵێن نامە بە محەممەد دەنووسن کە نەچێتە ناو پێشمەرگە و بگەڕێتەوە بۆ مەریوان. محەممەد دوور لە چاوی چەکدارەکانی ڕژیم بەڕێی سەردەشتدا دەچێتە دەیەکی دەوروبەری شار و لەگەڵ وڵاغدارێک قسە دەکات و ساغ دەبنەوە کە شەو درەنگان بیان پەڕێننەوە ئەوبەری پایگاکە. ئێوارەکەی بە بەیان دەڵێت شەو خەبەرت دەکەمەوە و هەر بە شەو دەڕۆین، بەڵام لەبیرت بێت کە نابێ بگری یان دەنگ و هەرا بکەی. کوتی ئەو شەوە بەیان دەنگی لێوە نەهات. لە ڕێی سەفرە و گەڵاڵەوە گەیشتنە کارێزە و هاتنە ئوردوگای مالومە. پێشمەرگەیەک بانگی کردم مەلەکە وەرە کچەکەت هاتووە. هەمە ڕەسوڵ و بەیان و ڕەشادی برام بوون. ڕەشاد لە ئوردوگای خوارەوە لەگەڵیان هاتبوو. کاتێک بەیان هاتە باوەشم خێرا پرسی کوا دکتور جعفەر؟ بەیان تەنیا ئەو جلانەی پێبوو کە لەبەریدا بوون، شتەکانی لەبانە جێما بوون. بردمە حەمام و دەستێک جلی شاهۆم لە گوڵێ بە ئەمانەت بۆ وەرگرت. بەیان چەند جارێک دڵتەنگی دەکرد و دەچوە گۆشەیەک و دەگریا، بەڵام زوو لەگەڵمان ڕاهات. ڕۆژێک چوون بۆ بەرنامەی سوبگاهی، کاتێک خەبەری دەبێتەوە و من نابینێ دەترسێ و دەست دەکات بە گریان. ئیتر لەوە بە دووە هەموو ڕۆژێ زوو لە خەو هەڵدەستا و لەگەڵم دەهات بۆ ئەو بەرنامەیە و لە پەنادەستم ڕادەوەستا. بەو پەلەپەلە بەیانمان هێنا، بەڵام بۆ سەفەری ئوروپا هیچ خەبەرێک نەبوو. تێن نەدەگەیشتم چ خەبەرە و ئاخری هەر نەمزانی ئەم پەلەیە لەبەر چ بوو، ئەم ڕاوەستان و ماتەڵبوونە لەبەر چییە. ئەوە یەکەم جار نەبوو کە شتی وا پێش دەهات. هەموو جارێک کە دایکم دەهاتە لامان دیداری کومیتەی ناوەندی دەکرد و پێی دەکوتن قەت ناڵێم منداڵەکانم کاری سیاسی نەکەن، بەڵام کارەساتی زۆرم بەسەر هاتووە و تەحملم نەماوە. خۆ ئێوە زۆر کەستان ناردووەتە ئوروپا بۆ کاری ڕێکخراوەی خۆتان، باشە بۆ منداڵەکانی من بۆ ئەم کارانە نانێرنە ئەوێ. هەموو جارێک ئەم جوابەی دەبیست با حتممە ئەو کارە دەکەین. کەچی دوای گەڕانەوەی دایکم دەیانکوت کە ئێمە دەبێ بەنامە داوا بکەین بمان نێرنە ئوروپا. بێگومان لە جەوێکی وادا ئەم داخوازیەی ئێمە ئەویش بەنامە وەک کارێکی سەنگین نەدەهاتە بەرچاو، هەر بۆیە ئێمە هەرگیز ئەو کارەمان نەکرد. لە پاییز و زستاندا بەیان نەخۆش کەوت و دکتۆرەکان پێیان وابوو پێویستی بە نەشتەرگەری هەیە. هێندێک لە هاوڕێیان دەیانکوت ئێستا کە ئێمە بە زووی دەچینە ئوروپا باش وایە چارەسەری نەخۆشیەکەی بەیان دابنین بۆ ئەوێ. زۆر نیگەرانی سڵامەتی بووم و هەستم دەکرد کە ئەو سەفەرە ڕەنگە سەر نەگرێ. چوومە سلێمانی و سەبارەت بە نەخۆشیەکەی بەیان لەگەڵ باوکی قسەم کرد. دوای قسە و باسەکەمان کوتی بۆ خۆت بڕیار بدە.
لە نەخۆشخانەی سلێمانی بەیان نەشتەرگەری بۆ کرا چەند ڕۆژێک لە نەخۆشخانە ماینەوە. شەهلای حەیدەری پاوە لەو نەخۆشخانەیە کەوت بوو. شەوێک بەیان یاوی کرد و یاوەکەی ئەوەندە زۆر بوو وڕاوەی دەکرد، تەنانەت منی نەدەناسیەوە. شەهلا بە نەخۆشی خۆیەوە زەحمەتی زۆری لەگەڵمان کێشا، هەوڵی زۆرماندا کە دکتۆرێک بێ و بەیان ببینێ. کەس نەهات و کاتێک شەهلا فشار بۆ بەرپرسی بەشەکە دێنێ کە ئەو منداڵە حاڵی زۆر خراپە و دەبێ هەر ئێستا دکتۆر بیبینێ، ژنە بەرپرسەکە دەڵێ نیگەران مەبە، شێخ مەحیەدین لە گەڕەکی ئێمەیە، سبەی لەگەڵ خۆم نوشتەیەکی بۆ دێنم. شەهلا لی تووڕە دەبێ و دەڵێ ئەوە چ قسەیە کە تۆ دەیکەی، بەجێی دکتۆر و دەرمان نوشتم بۆ دێنی؟ ئاخریەکەی مەجبور بووین خوێی هەموو خوێدانەکان کۆبکەینەوە و بە ئاو خوێ و هەوڵەیەکی تار یاوەکەی کەم بکەینەوە. ڕۆژی دوایی دکتۆر هات و دەرمانی بۆ نووسی، دەواکە پودرێک بوو کە بە ئاوی خواردن دەگیراوە. کاتێک داوای ئاوی کوڵاتوم بۆ گرتنەوەی دەرمانەکە کرد، پەرستارەکە کوتی ئاوی کوڵاتووی چی؟ بڕۆ ئاوی بەلەوعەکەی تێبکە و بیدەرێ. نەخۆشخانەکە زۆر بێسەرەوبەرە و پیس بوو. کارمەندەکانیشی مێهرەبان نەبوون، هیچ دایکێک حەقی نەبوو پەڕۆی منداڵەکەی پێبێت و ئەگەر منداڵەکە سەر جێگاکەی تەڕ کردبایە لێیان تووڕە دەبوون. دوایی نەشتەرگەری بەیان هاتمەوە ئوردوگا، هەوا زۆر ساردی کردبوو، چەند کەس لە هاوڕێیان یارمەتیاندام بۆ ئەوەی نایلۆن بەسەر چادرەکەدا بدەین. دوای ماوەیەک هەستم کرد ژێڕاخەرەکەمان تەڕە. بەیان هێشتا تەندروستی باش نەبوو، زستان، هەوای سارد و چادری تەڕ. ماوەیەکی پێچوو تا بۆم دەرکەوت نایلۆنەکە خراپ لێدراوە و بووەتە هۆی ئەوەی کە ئاو هاتبووە ژێڕاخەرەکە و ناوچادرەکەمان. ژیانی پێشمەرگە لە ئوردوگاکان. لە ژیانی پێشمەرگایەتیدا هەمیشە و لە هەموو شوێنێکدا هاوڕێیانێک بوون کە بەرامبەر بە گیر و گرفتی کەسانی تر زۆر دڵسۆز و بەدەربەست بوون و بە هەموو شێوەیەک یارمەتیدەر و ئامادەی لە خۆبردووی بوون. من هەمیشە لە دڵسۆزی و مێهرەبانی زۆرێک لەو هاوڕێیانە سوودم وەرگرتووە. بەڕاستی ئەو دڵسۆزیە بەتایبەت بۆ دایکان گەلێک گرنگ و پڕبایەخ بوو. زۆرێک لەو هاوڕێیانە لەگەڵ منداڵەکان ئێجگار مێهرەبان بوون. لە خەو و خواردنیان هەتا کایەکردن و شت فێرکردن و شتیوە هەوڵیان دەدا و خۆیان پێیانەوە ماندوو دەکرد. لەو کەژووکێوەدا ئەم ئینسانە گەورانە زۆر بوون و ناتوانم ناوی هەمووان بێنم. دڵسۆزی و مێهرەبانی هەموو ئەو ئازیزانە جێڕێز و پێزانینی زۆرە. ساڵی 2002 گوڵەی کەمانگەر لەسەر ژیانی منداڵەکانی ئوردوگا لەگەڵ بەیان وتوێژی کرد. لەبێ بەیان زۆر بە هەست و پێزانینەوە باسی ڕەفتاری هاوڕێیان دەکا و ڕەزامەندی خۆی دەردەبڕێ. ئەگەر چیە وەختانە بەیان منداڵ بوو، بەڵام مێهرەبانیەکانی ئەوانی لە زەیندا هەرما بووەوە. ئەو شێوە ژیانە کاردانەبەیەکی زۆری لەسەر ڕەفتاری منداڵەکان هەبوو. شێوەی قسەکردن و هەستان و دانیشتنیان وەک گەورەکانی لێ هاتبوو، دنیای منداڵیان تەواو ون ببوو. کونە تەیارە، شەڕ، کۆبوونەوە و شتیوە دنیای ئەوانی ئاڵۆز کردبوو. دیارەکە بەدەست خۆیان نەبوو. بۆ نمونە بەیان ئیتر جلوبەرگی کچانەی لەبەر نەدەکرد. چەند جار پۆڵم کۆ کردەوە و بە ئارزووی دڵ کراسی کچانم بۆ کڕی، بەڵام لەبەری نەدەکرد. قژی کە لول بوو پێی خۆش نەبوو درێژ بێت. هەوڵم دەدا قژی درێژ بێ، کەچی 2 جار بەبێ ئەوەی من ئاگام لێبێت چوب وە لای ئەو هاوڕیانەی وا قژی جەماعەتیان کورد دەکردەوە قژی خۆی کورد کردبووەوە. جارێکیان بۆ ئەوەی باوەڕی پێ بکەن و بۆی کورد بکەنەوە کراسی منی لەبەر کردبوو، کوتبووی دایکم منی ناردووە قژم بۆ کورد بکەنەوە. شەڕی ئێران و عێراق کەوتبووە کوردستان و لە ئوردوگا کونە تەیارەمان هەبوو. کاتێک ئاژیری خەتەر لێبدرایە دەبوو هەموو بچینە کونە تەیارەوە. ڕۆژێک ئاژیر لێدرا و بە هەڵاتن بەیانم ڕەفان بۆ کونە تەیارە. لە ڕێگادا چاوی بە محەممەدی شافعی کەوت و بانگی کرد و کوتی ئەگەر خێران نەچیە ناو کونە تەیارەکەوە ئەوە کاکتالب بەرپرسی نظامی ئوردوگا سزات دەدا. وەختی وا هەمومان دەبوو دەستوری ئەومان جێبەجێ کردایە. ژمارەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە کورد نەبوون و لە نەتەوەکانی تری ئێران بوون. ئەم بەڕێزانە
لە پێناوی ئامانج و بیرروباوەڕیاندا لە هیچ چەشنە فیداکاریەک درێغیان نەدەکرد. یەکیان بێهروزی تۆپچی بوو کە وەک پەیکی نامەبەر لە نێوان ئوردوگا و بنکەکانی کۆمەڵە هاتوچۆی دەکرد و بۆ جێبەجێکردنی کارەکانی ئەسپێکی هەبوو. بێجگە لە کەسایەتی زۆر بەڕێزی خۆی، ئەسپەکەشی هۆیەک بوو کە بەیان زۆری خۆش دەویست. هەر کاتێک مەجالی بوایە دەورێک بەیانی سواری ئەسپەکەی دەکرد. ئێمە ژەمێک خواردنی گەرمان هەبوو، باقی ژەمەکان شتێکی سادە بوو. هەموو ڕۆژێک لە بەشەکەی خۆم کەمێکم دادەنا بۆ ئێوارەی بەیان. ئێوارەیەک برنج و مریشکەکەم بۆ گەرم کردەوە، بەڵام نەیدەخوارد و بە کەوچکەکەی کاوی پێدەکرد. بێهروز کوتی بەیان ئەگەر نایخۆی بیدە بە من بیخۆم. بەیان ویستی وەک ئەو بە زمانی فارسی لەگەڵی بدوێ، کوتی نەکاکێ خۆدام بە ڕووتی میخۆرم. لە ئوردوگا بێجگە لە کاری تەشکیلاتی کە هەر کەسێک لە ئۆرگانێک کاری دەکرد، ئەرکی ڕۆژانەی ژیان وەک نیگابانی و هەروەها دروستکردنی خواردن بۆ هەموو ئوردوگا بە نۆرە دابەش دەکرا و هەموو ڕۆژێک کاری خۆراک سازکردن و ئاشپەزی دەبووە کاری دوو کەس. ئەو دوو کەسە دەبوونە بەرپرسی ئامادەکردنی خواردن بۆ هەر سێ ژەمەکە. هەر ئۆرگانێکیش هەموو ڕۆژێ بە نۆرە کەسێکی خۆیانیان دیاری دەکرد بۆ خزمەتگوزاری و هێنانی خواردنەکان و هەروەها دروستکردنی چای و قاپشۆردن و خاوێنکردنەوە و شتیوە. وێڕایەم کارانە کۆبوونەوەی ئێجگار زۆریشمان هەبوو، کۆبوونەوەی حەوزەی ئەندامانی حیزب، کۆبوونەوەی 15 ڕۆژە، کۆبوونەوەی شاگرد مرەبی، واتە هەر ئەندامێکی حیزبی کۆمۆنیستی ئێران دەبوو کاری تئۆریک و سیاسی لەگەڵ پێشمەرگەیەک بکە کە هێشتا نەببووە ئەندام. ئامانج ئەوە بوو کە ئەو کەسە زیاتر کار و ئەرکی حیزبی فێر بێ و بەم جۆرە وردە وردە ئامادە ببێ بۆ ئەندامەتی حیزب. دوای سەقامگیر بوون لە مالومە لە بەشی خواروی ئوردوگاکە کە جەماعەتێکی زۆرتر دەژیان، سلف سرویس و چێشخانەیەکی گشتی لە جێگایەکی زۆر گەورە لە پەنای ئاشپەزخانەکە بە حەسیر ساز کرا و بە دار و تەختە مێز و کورسیان دروست کرد. ئیتر هەر کەسێک خۆی دەچوو بەشە خواردنەکەی وەردەگرت و هەر لەوێ دادەنیشت و نان و چایەکەی دەخوارد. سوودی سلف سرویسەکە ئەوە بوو کە هەموو ئۆرگانەکان بۆ نان خواردن لە دەوری یەک کۆ دەبوونەوە و قسە و باس و گاڵتەیان پێکەوە دەکرد. ئەم شێوە ژیانە جۆرە یەکسانیەکی تێدا بوو کە شتێکی زۆر باش بوو لە ناو ڕێکخراوەکانی تریشدا دەنگیدایەوە. بەڵام بەداخەوە زۆری نەخایەن کە شەڕی ئێران و عێراق کوردستانیشی گرتەوە و تۆپ و خۆمپارەبارانی ئوردوگاکان دەستی پێکرد. لەبەر مەترسی تۆپباران بڕیاردرا جەماعەت بۆ نان خواردن وەک جاران لە دەوری یەک کۆ نەبنەوە و بەم جۆرە ئیتر سلف سرویسیش نەما. گاڵتە و شۆخی بەشێک بوو لە ژیانی عادی و ڕۆژانە و هەمیشە بەرقەرار بوو. بۆ وێنە بڕێک جار ئەگەر خواردنێک باش دروست نەکرابایەت، کەسانێک دەستی خۆیان بە گۆج لێ دەکرد و نیشانی ئەو کەسیان دەدا کە خواردنەکەی دروست کردبوو دەشیان کۆت دەستخۆش. کۆمەڵە لە هەر دەرفەتێک کەڵکی وەردەگرت بۆ داهێنانی شتی باش و بەسوود بۆ ئاسوودەیی ژیانی خەڵک. کاتێک لە شار و دێهاتەکان بووین، کاری زۆر کرا وەک پێکهێنانی شوورا و بنکەکان، کردنەوەی مەدرسە و ناوەندە تەندروستیەکان و لە ئوردوگاکانیش لە هەر دەرفەتێک کەڵک وەردەگیرا بۆ کارێکی بەسوود. ئێمە لە مالومە کتێبخانەی باشمان هەبوو کە هەموو کەس دەیتوانی کتێب و بڵاوکراوەکانی هەموو سازمان و گروپێک قەرز بکە. سیستەمی نامەبەری باشمان هەبوو کە بێجگەل لە نامە و ڕاستپاردەی نێو تەشکیلاتی هەموو کەسێک دەیتوانی لەو ئیمکاناتە کەڵک وەربگرێ و تەنانەت بۆ پەیوەندی بە کەس و کار و نزیکەکانیەوە کەڵک وەرگرێ. ئێمە هەروەها تۆڕی بێسیمی مۆدێرن و زۆر پێشکەوتومان هەبوو کە بێجگە لە ئەرکەکانی ناو تەشکیلات بەردەوام نێوان پێشمەرگەکان لە ناوچە و ناو ئوردوگاکان و تەنانەت جاروبار کەسەکان دەیانتوانی لەگەڵ خزمان و نزیکانی خۆیان لە ناوەوە پەیوەندی بگرن کە بێگومان لەو بار و دۆخە دژوارەدا دەیتوانی کاردانەوەیەکی باشی لەسەر ورە و دەرونی کەسەکان دابنێ. لە بوارەکانی تریشدا وەک نووسین و پەرەپێدانی زمانی کوردی،
هونەر، شێعر، موسیقا و تێئاتر کاری گەورە کراوە بە فیداکاری و دڵسۆزی کەسانی لێهاتوو بەرەو پێشچوو. کاری نووسەران و هونەرمەندانی کۆمەڵە لەسەر نووسراوە کوردیەکان، بەرهەمهێنانی کتێبی سەرەتایی بۆ منداڵانی مەدرسە و هەروەها کۆمەڵێک سرودی شۆڕشگێڕانە خزمەتێکی گەورە بوو بۆ پەرەسەندن و گەشەپێدانی کولتور و فەرهەنگی کوردی. یەکێک لە پۆستەکانی نیگابانی ئێمە لە ئوردوگای سەرێ لەسەر چۆم و ئاوێک بوو ڕوو بەدەی چۆخماخ بە ناوی گۆمە سارد. ماوەیەکی زۆر شەوانە کە دەچوین بۆ نیگابانی شتێک بە شڵپە دەکەوتە ناو ئاوەکە. ئەمە بۆمان ببووە جێگای سەرنج و پرسیار. ئەو سەردەما هاتن و چوونی پاسدارە ئیسلامیەکان بۆ ناو یەکێتی نیشتمانی زۆر ئاسایی ببوو. کاتێک ئێمە ژنەکان لە ناو خۆماندا باسی شڵپەکەمان کرد، زۆر بەمان شایدی ئەو ڕووداوە سەیرە ببووین. پێمان سیر بوو کە هیچ کام لە پیاوەکان هەرگیز گوێیان لەو شڵپەیە نەبووە. ئەوەی کە هەل لە وەختی نیگابانی ژنەکاندا ئەم دەنگە دەبیسرا ئێمەی خستە شک و گومانەوە. یەکێک لە ژنەکان ئەم ڕووداوەی بۆ هاوسەرەکەی دەگێڕێتەوە. دوای هێندێک لێدوان ساغ دەبنەوە کە ئەو مەسەلەیە ڕوون بکەنەوە. ڕۆژێک کە ژنەکان نۆبەی نیگابانی دەبێ، هاوسەرەکەی لە شوێنێکی نزیک بەوێ خۆی حەشار دەدا. دوای قەدەرێک دەبینێ پێشمەرگەیەکی پیا و بەردێکی گەورە دەخاتە ناو ئاوەکەوە. دەیهەویست بەم شۆخیە نیگابانە ژنەکان بترسێنێ. ئاشکرایە کە ئەم جۆرە گاڵتە پێکردن و ئازاردانە بەتایبەت ئەوەی کە پەیوەندی بە ئاسایش و ئەمنیەتی هەموو پێشمەرگەکانەوە هەبوو، ڕەفتارێکی زۆر دزێ و ناشیرین بوو. دوای ئاشکرابوونی ئەم شۆخیە، بەرپرسانی ئوردوگا لەگەڵ بەردهاوێژەکە قسەیان کرد. لەناو کۆمەڵەدا بۆ ژیانی هاوبەش زەخت و زۆر لەسەر کەس نەبوو. کەسەکان بۆ خۆیان بڕیاریان دەدا پێکەوە بژین و ئەگەر ساڵانی پێشوو مارەکردن هەبوو، دواتر ئەویش نەما. دوو کەسەکە ڕایان دەگەیان کە دەیان هەبێ پێکەوە بژین و بەپێی هەلوو مەرجەکە ئەگەر کرابایێ ئەوە خواردنێکی باش دروست دەکرا و شایی و هەڵپەڕکەیەکیش ساز دەبوو. بەڵام بۆ زۆرێک لە هاوڕێیان چ لە ئوردوگا و چ لە ناوچەکان زۆر جار بەهۆی ئەمنیەتیەوە ئیمکانی ئەوە نەدەبوو. هەروەک پێشتر ئاماژەم پێکرد، کەسەکان بۆ پێکهێنانی ژیانی هاوبەش تەواو ئازاد بوون، بەڵام هاوسەرگیری لە ناو ڕێزەکانی پێشمەرگەدا کەم و کوڕی تایبەت بەخۆی هەبوو. بە بڕوای من هەردوو لە تووشی هەڵە دەبوون. پیاو زۆر بوون و ژن کەم. هەر کچێک دەهات بۆ پێشمەرگایەتی، هێشتا دەورەی فێرگەی پێشمەرگایەتی تەواو نەدەبوو کە هاوڕێیانی پیاو دەوریان دەدا و دەست بەجێ پێشنیاری زەماوەندیان پێدەکرد. کچی تازە هاتوو مەجالی چاوکردنەوەی نەبوو، کەسەکانیشی هێشتا باش نەدەناسی. بێجگە لەوە ئەلاقە و خۆشەویستی لێرەدا زۆرجار ون دەبوو. لەبەرەوە پێوەرەکانی هەردوو لە زۆر جیاواز بوون لە یەک. بەم جۆرە هێندێک لەو کەسانەی وا بەپەلا ژیانی هاوبەشیان پێکدێنا، ژیانێکی سەرکەوتویان نەدەبوو. دوای پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێران و تێکەڵاوی زۆرتری ڕێبەری کۆمەڵە لەگەڵ ئیتحادی مبارزانی کۆمۆنیست، وردە وردە هێندێک ڕەفتار و کردەوە دەبیندران کە زۆر ناپەسەند بوون. لەوانە ڕەفتار لەگەڵ دەنگی ڕخنەگری ناو کۆمەڵە بوو. ئەو کات هێندێک لە کادرەکان کۆمەڵێک باسییان هەبوو لەسەر سیاسەت و تاکتیکەکانی کۆمەڵە. جیا لە دروستبوون یان نەبوونی ئەو باسانە هەڵسوکەوتی ناڕەوە بەرامبەر بەم هاوڕێیانە کرا. بۆ وێنە لە کۆبوونەوەیەکی فەرمیدا حەمیدی تەقوایی، ئەم ناوانە هەمویان نهێنی بوون، یەکێک لە ئەندامانی ڕێبەری حیزبی کۆمۆنیستی ئێران کە ئەندامی پێشووی سەهەند بوو، ڕوو لەو هاوڕێیانەی وا ڕێخنەیان لە سیاسەت و تاکتیکی کۆمەڵە هەبوو کوتی نان و گۆشتەکەمان دەخۆن و ڕەخنەشمان لێدەگرن. کەسانێک کە لێرەدا ڕخنەیان هەبوو لە جوملەی کەسانی دڵسۆز لێهاتوو زۆر لە خۆبردووی ڕیزەکانی ناو کۆمەڵە بوون. هاتنەوەی دکتۆر جعفەر بۆ کوردستان. بەهاری ساڵی 1366 هەتاوی واتە 1970 زاینی بە بڕیاری ناوەندی کۆمەڵە، دکتۆر جعفەر لە ئوروپاوە گەڕاوە بۆ کوردستان. ساڵێک لە ئوروپا مابووەوە. زیاتر لە 10 مانگ بوو بەیان هاتبووە لای من و هێشتا باوکی نەدی بوو. زۆر بە تاسەی دیداری باوکی بوو.
هەر جارە بە شێوەیەک هەستی خۆی دەردەبڕی. ڕۆژێک چەند کەس لە هاوڕێیان هاتن بۆ مەقەڕی دەبیرخانە. بەیان زۆری چاو لە یەکیان کرد و کوتی دایە ئەوە عینەک و سمێڵی هەیە و باوکی منیش ئەوانەی هەیە، با ئەوە بکەین بە باوکی خۆمان. هەموو جەماعەتەکە دایانە قاقای پێکەنین. ژمارەیەک لە هاوڕێیان شۆخیان لەگەڵ بەیان دەکرد و دایانکوت باوکت لە ئوروپایە و ناتوانێت بێتەوە ناو ئوردوگا. ئەویش بە وێنە کێشا بوویەوە کە چۆن باوکی دەتوانێت بە سواری ئەسپ بێتەوە بۆ ئوردوگا. ئەو دووریە سەخت بوو. دوای ساڵێک چاوەڕوانی دکتۆر جعفەر هاتەوە. هەر وەختێک کە لە سەفەر دەهاتەوە جیاواز لە دابوون نەریتی گشتی دەستی لە ملم دەکرد و باوشی پێدا دەکردم. ئەوەڵ جار ئەو ڕەفتارەی لای بڕێک لە هاوڕێیان و پێشمەرگەکان ئاسایی نەبوو. لە پێشدا چووە مەقەڕی ناوەندی و دواتر هاتەوە چادرەکەی خۆمان و کوتی زۆرم بیر دەکردی. دیارە منیش زۆرم بیر دەکرد. ئەو هەموو دووریە ناخۆش بوو. بە شۆخی کوتم ئەگەر بمزانی با ژیانی هاوبەشم لەگەڵ تۆ ئاوا دەبێ ئەو ژیانم هەڵ نەدەبژارد. ناڕەحەت بوو چووە ناو فکرەوە. دوای کەمێک پرسی ئەی چیت دەکرد؟ هەستم کرد شۆخیەکەم نابەجێ بووە. نەمدەزانی چۆن قسەکەی خۆم کۆبکەمەوە و دیسان بە شۆخی کوتم مێردم بە فلانە پێشمەرگە دەکرد. ئەگەر پێشمەرگەی ناوچێژ بێت لانی کەم چەند مانگجارێک یەکترمان دەدی. دیسان کەمێک بیری کردەوە و کوتی کارێکی دژوار نییە، لە مکریان ڕەدوو کەوتن عیب نییە، ڕەدوون دەخستی. ئازار و ئێشەکە تەنیا هەر کورتی ماوەی ژیانی هاوبەشمان نەبوو. بەڕاستی قەت مەجای ئەوەمان نەبوو تەنانەت تاقە ڕۆژێکیش بۆ خۆمان بێ. کاتێک لە دەوروبەری بۆکان بووین ئەگەر چێردووکمان لە دێی ئاجیکەند بووین چەند جار لەبەر سەرقاڵی ئەو بەنامە پەیوەندیمان لەگەڵ یەک دەگرت. جارێکی لە بەغدا لەگەڵ چەند کەس لە هاوڕێیان لە ناو شار دەبن بە جەمیلەی ڕەحیمی دەڵێ ئارەزوومە جارێک لەگەڵ مەلەکە لە شاردا پیاسەیەک بکەین. بەیان نامۆیی نەکرد و خێرا لەگەڵ باوکی بەینی خۆش کرد. دکتۆر جعفەر بلوزێک و شتی یاریکردن لێگۆی بۆ بەیان هێنابوو. ئەگەرچی منداڵ بوو بەڵام بە جۆرێک ناڕەزایەتی خۆی لە دیاریەکەی باوکی دەربڕی. نازانم لە خەیاڵی خۆیدا بە هیوای چ بوو ئاگای لەوە نەبوو کە دابینکردنی ئەم جۆرە شتانە بۆ باوکی ئاسان نەبوو. بەڵام هەردووکیانی وەک یادگاری هەڵگرت و ئێستاش هەرماون. بەیان زۆری پێخۆش بوو دووچەرخەی هەبێت. زۆر جار بە باوکی دەکوت دووچەرخەم بۆ بکڕە. ئێمە پێمان دروست نەبوو کە بەیان بە تەنیا دووچەرخەی هەبێت و منداڵەکانی تر نەیان بێت. جگە لەوە پوڵی کڕینی دووچەرخەشمان نەبوو. لەبەرەوە دووچەرخەمان بۆ نەکڕی. دوای گیانبەختکردنی باوکی ڕەشادی برام لە سوێدەوە پارەی دووچەرخەکەی بەیانی بۆ ناردم.